زامێکە بۆ هەموو کورد ڕەمزێکە بۆ هەموو کورد لە ڕاستیە جێگەی شانازیە بەڵام ڕێزی لێ ناگیرێ ئەو ڕێزەی نییە هەڵەبجە ئەوە نییە کە ڕۆژێ ئاوا مراسمێکی بۆ بکرێ و هینێ سەستێک کۆ بێتەوە و هەڵەبجە ئەوەیە کە بۆ هەتایە هەڵەبجە لەبین نەچێ هەڵەبجە وڵاتی پێ بژێتەوە پێ بکرێ بە وڵات یعنی کوردستان کەیسە ئاوای بەسەراتەوە بێ پەرلەمان و بێ ئەوە وای لەیەکە شتێ نامێنێ بە ناوی کورد بەداخەوە هی حیزبەکانی شتەخەتە حیزبەکانە کە یەک ناگرن کە هەرێکە ملی یەکترەشکێنن تێگەی ئەوەی ئەیکەن بۆەوە بۆ کوردی بکەن بەڕاستی بۆ وڵاتەکەی خۆیان بکەن باوەڕ بێ گەورەترین حکوومەتی لێ هەر چوار پارچەکە بە ڕەمزی هەڵەبجەوە زیینمە بێتەوە ئەوێ بە دەوڵەت بەڵام نایکەن یعنی هەر ئەوەیە خەڵدڵی پێ خۆشە بیکاتەوە خۆ من خۆم هەڵەبجە نیم بەڵام حقیقەت قسەکەم دنیا بینی ئەزانی چۆنە یعنی هەر دڵخۆشی ئەوەیە یادێ بکرێتەوە بەڵام هیچ سوودێکی نییە بۆ هەڵەبجە ئێمە نابێ بڵین بەتەنیا هەڵەبجە کوردە کە کورد بوو یعنی هەر چوار پارچەکە نەک بەتەنیا کوردستانی عێراقیش ئەرە وەڵا نەدۆزراونەتەوە سە یەکیشێتەوە مناڵی هەڵەبجێ باوەڕبەیکەن بە فلیم یعنی وای لێکەن ئەوەی خەنە کەناڵەوە ئەوەی نێکەن یعنی لەوانەیە هەش بێ بە غەش خۆی بک بە هەڵەبجەی و بە مەبەستێ بەڵام هەچەند ئەوە بۆ هەڵەبجەی نەکراوە کە من بڵێ هەڵەبجەی من گومانیشم هەیە ئەوانەشی کە یعنی زیینەوە بنەوە لە شوێنان تایسە بەخێو کراون و بیسەکە سوکارێ دۆزێتەوە یعنی ئەیانکردنە فیلمی سەر شاشە هەر زۆر گوناحن بەڕاستی من بەزەیم پیانایەتەوە وەڵایی ئێتر حکوومەت خۆی ئەزانێ حکوومەت لەبەر باخەڵی خۆی و ژیانی خۆی کەس هەم میلەتی لە بیرن هەر کورد بەڕاستی لایەن حکوومەتە نەماوە بۆ حکوومەت بۆ خۆیانە حیزب بۆ خۆیانە باوەڕ بێ بێ بۆ هەموو شەیدێکی کورد بە کیماباران بێ کیماباران بێ ئەوەیشی یعنی عیلە نییە بەڕاستی کورد شەیدی تیانەدا بێ خۆ شەید هەرەوە نییە تۆ بڕۆی چەکەڵ گرتووە بکەیت هەیە ڕێی سزنەوە هەیە لە ڕێی قەیرانەوە هەیە لە ڕێگەی ڕاکردن و ئەنفال و ئەوانەوە یعنی مەگەر بەعسیەکان باوەڕ بێ یعنی سێ دەکەی باسیەکان زیاتر دەستیانە ڕاوە کاتە دەستیان ڕۆی ئیستش هەر زیاتر دەستیانە ڕوا لەم حکوومەتە کوردیە بەڵام بەداخەوە خەتای حیزبەکانە خەتای حکوومەتە تێگەی وەڵی چی بکەین وەڵی ئەبێک دەنگ بین من وەکو ئافرەتێک و وەکو ژنێک و وەکو کەسێکی کورد ئەمەوێ هەموو حیزبەکان یەک بگرن باس حکوومەت هەر باسەکەی جارانە کێ ئێوێرا بە کوردی قسە بکە وەڵی من باوکم لەو سزنی گەورەیە 2 ساڵ و نیو لێ بوو هەنیان ێڵە مازێ بکەین تێگەی خۆمان ڕامان کرد بۆ دەرەوە برام شەیدا نازان بڵێم چیمان بۆ کراوە هیچ باوەڕ بێ ئەوەشی ئیشی کردەوە پەشیمانە ئەنجا ئەنی سێری کوردستانی عێراقەکەن کوردستانی تورکیا ئەوانەش یعنی ئەو ئینتیوێنایان نابێنێ من بەڕاستی ئەوانە دڵیان گەرما و پەک و ئەوانە یعنی زووی خۆمان ساڵی هەشتاکانم بیرەکەوێتەوە نەوەتەکانم بیرەکەوێتەوە ئێمە چەند دڵگەرم بووین هیچمانە کرد یعنی چەندێ دڵمان پێشمەرگە خۆش بوو کوردی خۆمان خۆش بوو ئەوان بووین بەحکومەت بەس بەداخۆ بخۆمی ئەمەی پەشیمان بۆتەوە ئەوەی من هەستەکەم هەمووی پەشیمان بۆتەوە لەوەی کە کردوێتی تێگەی ئەنجا هیوادارم ئەمە بە هەند وەرگیرێ بۆ کاک مەسعود بۆ کوڕانی مام جەلال کاقوباد و ئەوان بێ ئەوانەی کە دەستێ ڕا کوردێک ڕیز بێت باوەڕێ بێ چەندێکم وڵاتانە بە دیارمانە وەستاون چی یعنی هەر بەرەو دوهاچین من بەداخەوە یەک ڕیز بێت ئەوێ بڵێ کوردم نەڵێ پارتیم نەڵێ یەکێتیم نەڵێ شوێعیم نەڵێ ئەوەم تێگەی کورد هەمووی هەڵەبجەش هی هەموو کووردە هی هەموو وڵاتەکانی کەشت نەک بەتەنیا بۆ هەڵەبجە لە هەڵەبجە بەهێنی باسکە یعنی ڕەمزێکە بۆ کوردی هەر چوار پارچەکە